من لەوێەوە میوانێکم لەگەڵا دکتۆر کاروان سەباح بەڕێوەبەری گشتی سەرچاوەکانی ئاو. دکتۆر ئەم کاتت باش، هەرێمی کوردستان لەکوێی ئەو گۆڕانکاریانەی کەش و هەوایە کە لەو کۆڕبەندە قسە و باسی لەسەرەکرێت؟ بەڵێ سپاس بۆ ئێوە و سڵاو بۆ بینەرانی بەڕێز. دیارە بابەتی گۆڕانی ئاو هەوا بابەتێکی جیهانیە و هەر بوونی ئەم جۆرە لە کۆنفرانس، بوونی ئەم جۆرە لە کۆبوونەوەی جیهانی دەرخەری ئەوەیە کە جیهان لە مەترسی ئەم بابەتە تێگەیشتووە. ئەمە وەکو چەند جاری ژەوەمان وتووە کە کاریگەری گۆڕانی ئاو هەوا لە هەر ناوچەیەک بە جۆرێکی جودا دەرەکەوێت. بۆ ناوچەی ئێمە بەداخەوە کاریگەریەکە زۆر خێراترە، بە تایبەتی ئەوەی پەیوەندی بە بەرزبوونەوەی پلەکانی گەرما هەیە کە بە شێوەیەکی دراماتیکی پلەکانی گەرما بەرزە بنەوە و پەیوەندی بە کەمبوونەوەی دابارینەوە هەیە، چ بەفر بێت، چ باران بێت، چ جۆرەکانی دیکە بێ و کێشەکەی ئێمە هەر کەمبوونەوەی باران و بەفریش نییە، بەڵکو گۆڕانی ڕیتمەکانیەتی. هەموو ئەمانە وای کردووە کە ئەمانەی کە دەگۆڕێن ئەم سێ فاکتەرەی کە باسم کرد کە دەگۆڕێن کاریگەری دائنێت لەسەر هەموو بوارەکانی تری ژیان. بە چالاکی ئابوووریەکە بە نمونە کشت و کاڵ پشت بە گەرما و ئاو هەندێک عناسری ترە بەستێ. کاتێک کە گۆڕانکاری لە ئاو گەرما ڕوو دەدا مانەوەیە بە تەواوی کشت و کاڵ دەگۆڕێ، پیشە سازی بە هەمان شێوە، شێوازی ژیان بەگشتی. کەواتە ئێمە لە بەردەم کێشەیەکی گەورە داین و ئەم کێشە هەموو جیهان لێرە کۆبووەتەوە بۆی باسی ڕێگە چارەکانیان بکەین. دیارە لێرە هەر وڵاتێک و هەر ناوچەیە کە پاڤیلۆنێکی خۆی هەیە و لەو شوێنە باسی کێشەکانی ئەو ناوچەیە و چۆنێتی چارەسەرەکانیشیان دەکرێت. باشە، ئەم مەترسیانە تا چەند لەسەر هەرێمی کوردستان دەرکەوتووە، گەرچی هەرێمی کوردستان بەهۆی ئەو جەنگ و کاولکاریانەی کە لە ڕابردووە بەسەری هاتووە یەکێکە لە قوربانیەکانی گۆڕانکاری کەش و هەوا و ژینگە. بەڵام ئەوەی کە ئێستا لە دنیادا هەیە بەرزبوونەوەی پلەکانی گەرما، بابەتی وشکە ساڵی و بە بیابان بوونە، ئەمانە تا چەند لە هەرێمی کوردستان دەرکەوتون و هەوڵەکان چین بۆ چارەسەری کێش؟ بەداخەوە لە هەرێمی کوردستانیش کاریگەریەکانی بە دیار کەوتون. ئێمە دەتوانم بڵێم ساڵ دوای ساڵ ڕێژەی بە بیابان بوون زیادە بێت لە هەرێمی کوردستان. ساڵ دوای ساڵ ئێمە هەست بە داتاکانی داباری نەکەین، بەرەو کەمبوونەوە دەڕوە. سەرچاوەکانی ئاوی ئێمە ساڵ بە ساڵ کەمە بنەوە و کانیەکانمان ساڵ دوای ساڵ وشکەکە. یعنی ئەم وشک بوونەی بۆ نمونە کانیەکان لە کانیە وەرزیەکانەوە دەستی پێ کرد، دوای هاتە کانیە بچووکەکان. ئێمە ئێستا ماوینەتەوە کۆمەڵە کانی گەورە، یعنی ئێمە مەترسی جددیمان هەیە و کانیە گەورانەش لە دەست بدەین. ئەوە لە لایەکە و لایەکی دیکەشەوە تۆ کێشەی لافاوت هەیە. یعنی ئێمە دەزانین هەندێجار ئێمە پێشبینی بۆ کەش و هەوا دێت بە گوێرەی وێنە ئاسمانیەکان کە بۆمان دێت پێشبینیەکەین فلان وەخت بارانێکی زۆر بێت، کەچی دەبینی نابارێت، دەچێت 2 ڕۆژ دواتر یان پێش دەکەوێت. کاتە خودی پێشبینیکردن بۆ گۆڕانکاریەکانی ئاو هەواش تەحەدیەکی دیکەیە، کێشەیەکی دیکەیە کە ئێمە ڕوبەڕووی دەبینەوە. ئیدارەدانی ئەم جۆرە لە کێشە پێویستی بە ژێرخانێکی نوێ هەیە، جگە لەو ژێرخانەی کە ئێستا ئێمە هەمانە. ئەم ژێرخانە نوێش پێویستی بە بودجەیەک زۆر، پێویستی بە کاتێکی زۆر و پێویستی بە توانایەکی زۆری مرۆیش هەیە، چونکە تۆ ژێرخانی خۆت بۆ جۆرێک لە دۆخ ئامادە کردووە، بەڵام دۆخێکی ترت دووچار دەبێتەوە، جارێکی تر پێویستەکە ژێرخانی خۆت بگونجێنی لەگەڵ ئەو دۆخەنوێیی کە ڕوبەڕووتە بێتەوە. زۆر باشە دکتۆر. پارساڵ من لە کۆڕبەندی هەمان کۆڕبەند بووم، کۆب 28 لە ئیمارات. لەوێ حکوومەتی عراقی و حکوومەتی هەرێمی کوردستان گفتوگۆ هەماهەنگیان هەبوو لەسەرم پرسانەوە، قسەشیان هەبوو لەسەرم بابەتانە، بە تایبەتی لەسەر ئەو هاوکاریانەی کە وڵاتانی کۆمەک بەخش پێشکەشەکەن بۆ ڕوبەڕووبوونەوەی گۆڕانکاریەکانی کەش و هەوا لە جیهانە. ئەمەوێ پرسیارە لەبارەی ئەوە بکەم کە ئایا ئەم ساڵیش ئەم بابەتانە هەیە لەوێ و هەرێمی کوردستان هەوڵی چی داوە پرۆژە پێشکەش بکە بۆ ئەوەی لەوێەوە هاوکاری و دەعم بکرێت؟ ڕاستیەکەی کاگە عەمار بەشێک لەم کۆمەکانی کە بەڕێزت ئاماژەت پێی کرد ناچنە بابی کۆمەک یا بەخشینەوە، بەڵکو جۆرێکە لە قەرز، جۆرێکە لە قەرەبوو، چونکە ئەوەی لە ژینگەی وڵاتانی وەکو ئێمە ڕوودەدا نەتیجەیە بۆ پێشکەوتنی ئابووری وڵاتانی ئابووری بەهێز. چونکە ئەو دۆخە ژینگەیەی کە ئێستا دروست بووە ئاراستەیەکی زانستی هەیە بەوەی کە هۆکارەکەی
شۆڕشی پیشە سازیە بە تایبەتی وڵاتە گەورە ئابوووریەکانن ئەوان سەبەبن بۆ ئەو دۆخەی کە بەسەر وڵاتە هەژارەکان هاتووە و کۆمەلگاکانی وەکو ئێمەش بۆیە دەبێ بەشێک لەو سەرمایە و سامانەی کە کۆیان کردوێتەوە بۆ پیشە سازیە پێویستە بەشێکی تەرخان بکەنەوە بۆ وڵاتە هەژارەکان بۆەوەی هاوکاریان بن چونکە ئەم کێشەیە کێشەیەکی جیهانی ینی من سوورەتەکە جۆرێکی تر ڕوونەکەمەوە ینی ئەگەر ژینگەی بۆ نمونە عێراق یا هەرێمی کوردستان تێک بچێ ئەو خەڵکە کۆچەکە ئەو خەڵکە کۆچ بکە خۆ هەمووی لە شارەکانی کوردستان و عێراق نامێنێتەوە بەشێکی کۆچ بۆ ئەوروپاکە بۆ ئەمریکاکە بۆ کەنەداکە ئەو وڵاتانش لە مەترسیەم بابەتە تێدەگەن بۆیە دەیانەوێت هاوکاری ئەو وڵاتە بن بۆی دانیشتوانەکە کۆچ نەکە ومە هەر بۆ خۆشی جۆرێکە لە قەرەبووە و حەقیشە بۆیە ئێمە وەکو تیمی هەرێمی کوردستان کە تیمێکی گەورەین لە هەموو با بڵێن اختصاصە جیاوازەکان لە هەموو پسپۆڕیە جیاوازەکان لێرە بەشدارین ئامانجمان ئەوەیە لەلایەک کوردستان و دۆخی کوردستان لە ڕووی ژینگەی و ئاو هەوایی و ئەو زیانانەی بەرمان کەوتووە بە جیهانی بناسێنین و کۆمەلگای خۆمان بناسێنین لایەکی دیکەشەوە لینک دروستکەین لەگەڵ دامەزراوە جیهانیەکان دامەزراوە زانستیەکان بۆی هاوکاری گوجگۆڕینەوەی داتا و زانیاری هەبێ وەجگە لەوە هەوڵدانیشە بۆ دەستکەوتنی فەند و پشتیوانی دارایی بۆ جێبەجێکردنی پرۆژە ئێمە ساڵی پار لە کۆڕبەندی ئاو لە نەتەوە یەکگرتوەکان بەشدار بووین بە خۆشحاڵیەوە ئەو دیدارانەی ئێمە هۆکار بوون بۆ ئەوی توانیمان بای 2 تا 3 میلیۆن دلار پرۆژە بۆ چەند گوندێکی کوردستان بێنینەوە و گوندەکانمان لە چۆڵ بوون پاراست کەواتە ئەمە ئامانجێکی هەمەلایەنەی هەیە ئێمەش و عێراقیەکانیش لێرە کار دەکەین بۆ ئەوەی کە باسی معاناتی خۆمان بکەین و جۆرێک لە لینک و هاوبەشی دروست بکەین زۆر ئێمە باوەڕمان وایە کە یەکێک لەو شتانەی کە ئێمە دووچاریە بینەوە ئێمە لەبەرەوەی خۆمان وڵاتێکی سەر بە خۆمان نییە بۆیە دەبێت لە ڕێگەی بەغداوە هەندێک جۆر تەنسیق هەیە بیکەین ئەوەش لەوانەیە هەندێک جار کێشە بێت ڕۆتینی نوێ دروست بکات بەڵام ئێمە هەوڵەدەین کار بکەین و لەگە تیمی عێراقیش پێکەوە کار دەکەین بۆ ئەوەی ڕوبەڕووی ئەو دۆخە بینەوە کە هەردووکمان دووچاری هاتووین باش بە تەماشاکردن لەو گفت و گویانەی لەوێ لەسەر گۆڕاکاریەکانی کەشوهەوا ئەکرێت ئەو هەوڵانەی لە ماوەکانی ڕابردووە حکوومەتی هەرێمی کوردستان بۆ ڕوبەڕووبوونەوەی گۆڕانکاری کەشوهەوا لە هەرێمی کوردستانە یاوێتی تا چەند لەگەڵ ستانداردە نێودەوڵەتیەکاندا گونجاوە و تا چەند هەوڵێکن جێگەی خۆیان گرت بەڵێ دیارە ئێمە بە خۆشحاڵیەوە ئەوە دەڵێن یعنی ئەو سیاسەتەی کە حکوومەتی هەرێمی کوردستان کابینەینەوە لە بواری ئیدارەدانی ئەو جێبەجێی کردووە و بەردەوامیشین لەسەری کە بەراوردی دەکەی لەگەڵ پرەنسیپ و بنەما زانستیە جیهانیەکان زۆر گونجاوە چونکە ئەو سیاسەتەی کە دانراوە ئەو بەرنامەی کە حکوومەتی هەرێم جێبەجێ دەکا لە خۆڕانە بوو بەڵکو لەسەر بنەمایەکی زانستی بوو بۆیە ئێستا ئەگەر تۆ بڕۆی هەموو ئەو ناوەندە زانستیانەی کە لێرە هەن قسەیان لەگەڵکەی کە باسی کێشەی دراوت یا کێشەی وشکە ساڵی و لافاوی دەکەی یەکەم شت باسی سیاسەتی کۆکردنەوەی ئاوەکەن وەتەر هاروێستینگ ئەوەی کە پۆند ئێمە لە هەرێمی کوردستان جێبەجێمان کردووە باسی ئەوە دەکرێت کە بەنداوەکان یان پۆندەکان ژینگەیی بن ئێمە پرۆژەکانمان ژینگەیی بوون چونکە لە خۆڵ و بەردی ناوچەکە خۆی دروستیەکەین باسی هەندێک تەکنیکە کرێت کە بۆ لە ڕووی پەرەپێدانی بەردەوامەوە زۆر گرنگە بۆ نمونە پاراوکردنی ئاو و کۆکردنەوەی لە ژێر زەوی باسی وزەی پاکە کرێت باسی ینی هەموو ئەوانە گونجاون هاوکۆفە لەگەڵ سیاست و بەرنامەی کاری ئێمە وەکو حکوومەتی هەرێمی کوردستان بەڕوبەڕووبوونەوەی کاریگەریەکانی گۆڕانی ئاو هەوا بیریشت نەچێت ینی ئێمە بابەتەکە چەند وشکە ساڵیە و لافاوە ئەوەندە پەیوەندی بە کواڵەتی هەواوە هەیە کواڵەتی ئاوە هەیە ڕوبەری سەوزایی هەیە ئەمانە هەموو لە کۆتاییە وا دەکەن ژیانی مرۆڤ بەرەو باشتر بوون بڕوات دکتۆر کاروان سەباح بەڕێوەبەری گشتی سەرچاوەکانی ئاو لە باکۆ لە کۆپ 29 لەگەڵمان بووی سپاس بۆتەوە